لە پێش ڕیفراندۆم داوای ئەمریکا نامەی وەزیری دەرەوەیان برتمە کۆرک خۆی چەند جار کە بە شخصی هاتووە هەمووی ئەوە بۆ ئەم ریفراندۆمە یان نەکەین یا دوای بخەین گوێمان لێ نەگرتوون نەتەوەی گرتوەکانەڵێ گوێی لێ ناگرین هێزە عێراقیەکانەڵێ گوێی لێ ناگرین تورکیا دێت ئەڵێ مەیکەن گوێی لێ ناگرین ئێرانەڵێ ینی بە دۆست و ئەوەی کە دۆستیشمان لێ داوامان لێکا یان نەیکەن یا تەجیکەین گوێیان لێ ناگرین دوای ئەوەش کە شتێکی ئاوا ڕوو ئەدا معقول نییە بین بڵین وەڵاهی ئەمە پیلانێکی نێودەوڵەتی دژی کوردە بەعکسەوە ئەمە نەتیجەی گوێنەگرتنمانە سیاسەت بە تەعنوت ناکرێ سیاسەت بە گوێگرتن ئەگرێ معقول نییە تۆ ئەم هەموو بەدیل و ئەڵتەرنەتیڤە نێودەوڵەتیە باشە لە دەست خۆت بدەی باشە بێی سووربی لەسەر شتێک ئێستاش بتەوێ خەڵک چاواشە بکەی بۆی ئەسڵەن غەڵەتە گەورەکە داپۆشی ئەوەیە کە کردت ئەوەیە کە کەرکووک شارێکی پێکاتەکانە کەرکووک تۆ خۆت پێتەڵی جێناکۆ متەنازع ناکرێت تۆ لە شوێنێکا کە جێی تەنازعە شوێنێکی ناکۆکە تۆ بێی شتێک بەسەر لایەنەکەی تر بسەپێنی بەڵام دواتر کە ئەو دێ ئیرادەیەکی تر ئەسەپێنێ تۆ بە دوژمن و نازانم چی و وەلایەکەی خۆت بە خاین لە قەڵم بدەیت سیاست بەم شێوەیە ناکرێ هاوارەکەین با کەرکووک بە ڕێکەوتن بکرێ هاوارەکەین با کەرکووک بە دانوستان یەکلایی بکرێتەوە بە قانون بکرێ بە دەستور بکرێ یعنی ئێمە با شتێکی کەش بە خەڵک بڵێ کاتێک داعش هجومی بۆ کەرکووک کرد ڕێکەوتن و ئیتیفاق لە بینی حکوومەتی عێراق و لە بینی هێزی پێشمەرگە هەبوو بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ئەو شوێنانەوە گرتنەوەی شوێنەکان لە دەستی داعش حکوومەتی عێراقی خۆی ئەو شوێنانی کە پێشمەرگە ئیگرتەوە لی ئەمایەوە چۆن لە مووسڵ ئەو شەندێ شوێن حەشت ئەیگرێتەوە لی ئەمێنێ ئەمە شتێکی مۆقەت بووە تا وەزعەکە چاکە بێەوە تا حەویجەش ڕزگارە بێ بەڵام تۆ سێر کە هەر ئەوسا ئەو خیتابە متەشەنیجانەی ئێمە ئەم شوێنانە بە خوێن گرتومانە و بە خوێن نازانم چی ئەمە بەرنامەکە وا نەبوو من جارێکی تر ئێڵێمەوە مەوزوعی گەڕانەوەی هێزی عێراقی هێزی فیدرالی بۆ کەرکووک و دەرەوەی کەرکووک ئیدارەکردنی و بە تایبەتی مەسلەی گەڕانەوەی بیرەنەوتەکان ئەمە دەمێکە بەرنمەیە و بەرنامە ڕێژی بۆ کراوە حکوومەتی عێراقی تورکایە ئێرانە ئەمریکایە هەمووی موافقن